ليرة درجة درسك مثالك من صورة كسوليديك و ريزيستانسيك و باترية تيجي أم باترية طبعا موتي فورسا كي إبسيلون زيرو يا بيواني لا يسيكير شوفو وانا بيشتكو يتانا زانين كا أمش بهو يو كبلين أتواني صورة شباب نسي بلام بهو يو ما زانين كا زين السلف عندك تنسكي كيلا أما والتي دروسك يلي تري موتوفورس دروسك كديجي أو إبسيلون زيرويا كليرا همانا بأمنا قصيدي رودي وكوي نكش يكسانا بأي إير يعني الصورة كدروسكي نكات يكسانا بأي إير يعني توتال إي إم إف كهمانا أما ناقص أمايا كاكاتا أير يعني رجعتي باتريا كم باتريا كسرونايدك من كبك وكاتا سبلا كما آي تي ما شاي تي ما هاو تشيشي كي درجة يكا أتوانين بأساني حالي كي وشي وزا إبسيلون زيرو يكسان كبوا هم يكرتي دي تيبكا أم جاديت يكان لا يرابقرا أما دابشي مبكا من ولا أما بيلا أمثال ما ديت يكان لا منيتوا أما ترى ليش كحسي أوكي بيقول ما نكاتا أما كما دي إلا إنك يلا دي تدروا ترى بي آي كاتا أو كاوش كابلا بشو إكسبوننشال فيلوسيتي ما كا أوكي بشون ديالك أقلت تي يكسام بس صفر أيش يكسام بس واني تزو صفر بي أو كاتا أما وآي تي دوزي توا كاتا أبن كاليلا آر لسل إيل مناويكي هي بيورن تايم كونستانت والتاوب شان دري معمولة بوشي واسي بسبب ذلك الانرجي المغناطيسي لأنه مغناطيسي فيلد بتشي وزك إيوه أشتكتها بسمناوي توان بريتيرا شي توان يا باور بريتيرا داتا شراوي داتا شراوي بلين work ببي time يا بي كات يان بريتيلا او كاريكا لا يكي تايما انجام بي اكس انا بماينس ابسيلون اي باشا يعني اما دير اخو اكس انا بفي اي بلان بوش لي ماينس ابسيلون ماينس يا هو كاريكا ما يرب the work done on a unit اما او ابسيلون يعني هالخوي بياناسي پیەکە دۆ شێوازەیە پێناسی بریتیە لە چی ئیشێ کە ئەنجامە درێ لەسەر یەکەی چارچ باشە بە دژی ئەو ئێلکترۆمۆتی فۆرسەی کە هەمانە بە دژی ئەوە تۆ بێ ئێلکترۆمۆتی فۆرسێکە هەیە ئەبێ کارەنجام بە دژی و کارەنجام بێ ئەو ئەوتی فۆرسێکە شتەکان ئاڕاستاگە کە تۆ بە دژی ئەوەی کاری ئەنجام بێ یەری إلكتروموتيف فيزيك علاوة كوديجية وتواني كاريان جنبي كبار حر أو ماينس إبسيلون اللي يودي يعني خدي إبسيلون بريتيا لورك كان جام دري لسر يونت أوف تشارج يعني إلكتروموتيف فورس ويا وورك كان جام دري لسر يونت أوف تشارج ما يعني سيستم أنجام ده بس ماينس كي يعني وورك كتو أنجام يدي بارحال إذا كان أمل جاتي أو إبسيلون ما توين شيء دابنين ال أي دابنين وال في أي كيا وير في أي شك باور إكسانو ب في أي غير بيتم يعني وقت كارتي أي رجعتي إبسيلون ال أي دابنين ناقص شيء طبعا دي أي با رجعتي إبسيلون ال أي دابنين أو وقتها يعني رجعتي دبليو رجعتي دبليو نعم رجعتي إبسيلون أنسين إل دي أي بدي تي إل سيلف كونكت ساكي أو دي أي بدي تي رجعتي إبسيلون وانسي أمش أقل هردو لا داتا شو ورقرين مرين أنتي ورقرين أم سر بيبا دبليو أو سري شبيبا
یەک لەسەر دوو ئێڵ ئای دووجە کە بریتە لە ئەنەرژیەک لەناو سیستەمێک مەگنەتیک مەگنەتیک فیلدەکە ئەم مەگنەتی فیلدەیش سرۆنەی دەکە درستەوە کە کاتە یەک لەسەر دوو ئێڵ ئای دوو کە ئێڵ بریتە لە سەلف ئەندکتەنس. ئێستا باید توز بڕۆی لە پێشتر سێریە بکەن. بەرحاڵ ئێستا ڕەلەشێنێکمان هەیە کە بریتە لە چی W یەکسانە یەک لەسەر دوو ئێڵ ئای 2 کە ئای تەزووە ئێڵ سەلف ئەندکتەنسە W وەرکە ئەوەیشێک لەسەر دووش کە لێوە هاتووە هەر هەیە فۆرمولەکە هەیە نەجاتی فی بنووسە B.DA وەری ئەوتوانی ئەو بنووسێ نەجاتی بنووسە بەجاتی B بنووسە کێرلی A ئەما کاتە چی ئەمە دیئەیە ئەمە کرێ بەم شێوازە بینووسین ئەمە سێرفێسەکەیە ئەو پێش سێرفێسێکە کە و مەردی فۆلدە پیاڕوە ئەو پێش بریتە لە چی بریتە لە بڵێن دەورەکەی هەرچی هەیە کەوا بوو فیە کاتە ئێڵ ئای ئێستا ئەوە فی کە ئێڵ ئایە باشە فیمان دۆزیەوە کردی ئەمە فیش لە دەترەوە ئێڵ ئای بوو وانە بوو ئەمە لە جێتی ئەمە یەکسان کە بەوە باشە ئێستەکانێ وەرین بۆ ئەوە یعنی ئەو ئێڵ ئای بێنە بخەنەوە ئەم فۆرمولەکەەوە فۆرمولەکەی W یەک لەسەر دوو ئێڵ ئای دوو جا بوو ئێڵ ئایەکی لێ بکەرەوە جیا بکەرەوە جێتی ئێڵ ئای دای بنێ وایە کاتی یەک لەسەر دوو ئای A.DL باشە ئێستا ئەم A.DL ئەو ئایە بەرە ژوورەوە ئەو ئایە بەرە ئێرە ئەکاتە A.I ئەوە دیڵەکە دێتە دەرەوە ویکتەرەکە مەنگۆری و ئای مەنگۆری بۆ بە دیڵەکەیەتی ئەما کاتە ئەمە ئۆکەی ئێستا A.DL ئەمە ئەنتیگرالی لاینە ئەم ئەنتیگرالی لاینە هەمیشە مقابلێکی هەیە کاتێک کە تۆ لەگەڵ حەجمە بەرەوڕووی باشە لەگەڵ حەجمە بەرەوڕووی ئەتوانین بنووسین A.J لە جێتی ئای بنووسە A.J باشە A.J لە جێتی دیگەڵشکە بە دیتاو ئەنتیگرالەکەش لەسەر لاینەوە بگۆڕە بە ئەنتیگرال لەسەر قەبارە باشە یا لەسەر لاینەوە بگۆڕە یعنی ئایەکەی بە جێ ئەوە دیتاوە یەکدانەیە دوودانە دینیە دیگەڵشەکەی بە دیتاو ئەوانێ توانین ئەوە بکەین بەوە هەمیشە ئەو مناهینە هەیە کاتێکە دیستریبیوشنێکی تو لەرجێتی لینیەرەوە ڤالیوم بێ بۆ کەوابوو کێرلی بی ئەکاتە میو زیرۆ جێ یعنی ئەمیشمان هەیە کێرلی بی یەکسانە بە میو زیرۆ جێ میشمان هەیە یعنی ئەو W سەرەوە ئەو W سەرەوە کە بەم شێوازە بوو بەم شێوازە بوو ئەکرێ بەم شێوازەیش بینوستی ئێستا لە جیاتی ئەزانین کێرلی بی یەکسانە بە میو زیرۆ جێ لە جێتی ئەو جێیە بنووسین کێرلی بی دابشی میو زیرۆ ئەمە کاتە A دۆت کێرلی بی باشە ڕەلەشێنێکمانەیە و شێوازە دایڤەرجێنسی A کرۆس B کاتە B دۆت کرۆس A ماینەس A دۆت کرۆس B باشە ئێستا ئەمە لێرە دەرەهێنین ئەمە لێرە ئەمەیە ئەو دەرمان هێنا لە جاتی کێرلیایەکە بێ بنووسە کاتەمە بی دووجا ئەوەی شەکاتە ئەمش لێرە منی ئەو ڕەلەشێنە توانین بە ئاسانی بکەین بەمە وە لێرە داێنین دامانە بۆ دوو تێرمێکی ئەمەیە تێرمێتری ئەمەیە ئەم تێرمەیان ئەم تێرمەکە ئەمە ئەنتیگرال لەسەر قەبارەیە ئەمە توانین بیگۆڕین بە ئەنتیگرال لەسەر سێرفەیس بە پێ و تیۆریمانەی کە لە چاپتەری یەکە هەبوو ئەمەش ئەمەیان ئێستا سیرکەن ئەمەیان بۆ سیستەمێکە ئەمە ئەنتیگرالە لەسەر قەبارەکەی ئەمەش ئەنتیگرال لەسەر حەجمەکەی ئەگەر تۆ سیستەمەکەت زۆر گەورەکەیتەوە ئیتر سەرفەیسەکە مانای نامێنێت تۆتاڵ ینی بڵێن لە ئاساسە مانای نامێنێت چونکە باشەکە ئەمەیان زۆر گەورەکەینەوە
انتقال لسر يعني همو سيستما كلا خو جريتر سيرفيس كي ما نعمل من روبر صفر الأساسا من روبر صفر وهوي من التوا بس أمايا لقيتو انتقال لسر all space بي فاني مشي وزي بدو ترمي هالبيبيس نية لقى أجر قبارك بروبر إنفينيتي وروبر صفر بتاعت أكري بشوازي كيش أما مين يبكينا چونك أمان خيرات البرو صفر وكاتك أربعة برو إنفينيتي كاتك أربعة برو إنفينيتي ما خيرات البرو صفر بس مجال حق مسألة وونية كمان هم أمان آر سي جاية وانية قبارية أما آر سي جاية بيش بشيوي يجلسر آر أما يجلسر آر يجلسر آر زوجة أما قبل حالا ما كات يجلسر آر شوار أو كات آر سي جا كابو أما بشوي يجلسر آر روابرو يعني إن كيف شو يجلسر آر بس أمان يجلسر آر دوجا أويش آر دوجا باشا أما أمان يجلسر آر شوار أويان آر دوجا أما بشوي يجلسر آر دوجا أما يبي يشوي يجلسر آر روابرو إنفينيتي أما بشوي يجلسر آر دوجا روابرو إنفينيتي كابو أم تيرما خيرات روابرو إنفينيتي كذا هم قبارة توبة وآركان برو إنفينيتي ثاني لم تيرما شاو بوشي في كده شاو أم تيرما وأصلا بكاري نهيني أو عندها بحال أم تيرما إنرجيكت كلي أما أتوانين أنتينال يجلسر دو ميو إفسلون زيرو بي 22 دي تاو لسر all space بي 22 لسر دو ميو زيرو أما energy per unit of volume باشا per unit اليوم لا چابترەکانی پێشسەرەتا ئەمەشمان هەبوو مەشاکە یەک لەسەر دوو V ڕۆ دیتاو ئیپسیلۆن زیرۆ لەسەر دوو ئی دووجا دیتەوە چاپتەری سێ یا چوارە سێ بێ وەبێ ئەمە یونیت ئۆف ئێنەرجیە ئەمە یونیت ئۆف ئێنەرجی لە ئەلکتریک فیڵدە ئەمەیان لێرەش هەم دوورە لەشێنەمان هەبوو ئەمە و ئەمەمان لەسەرەوە هەیە ئەمەمان لەسەرەوە هەیە سێکردنەوەت بەس ئەمە گۆڕا بەچی گۆڕا بەمە سێرگەم بەراورد بکە لێرە V ڕۆتەیە لە ئەلکتریک فیلدە لە مەگنەتیک فیلدە A dot J تەیە potential vector potential density of charge density of current دیتاو epsilon 0 یەک لەسەر میو 0 یەک لەسەر دووگەش لە هەردووکیانە هەیە ئەم ئی دووجا ئەم بی دووجا U2 unit energy per unit of volume يعني بو هەردووکیان ئەکاتە ئەمە epsilon 0 لەسەر دوو ئی دووجا پلاس یەک لەسەر دوو میو 0 بی دووجا گایلی دەفێڵ دەمەوە هەمیشە پێکەوە و توتاڵی ئێنەرجیەکەش بۆ شێوازە حەسیب نمونەی میسالێکە لێرە هەلیکەین بزانێکین بۆ ئەمە کۆکسیاڵە و وایری تەلەڤیزیۆن وەمانە کۆکسیاڵن تەزویەک لێرەوە دێ دوو دانەهینە وەڵێ لولەکە سایلەندرە دوو دانەیە تەزوی لێرەوە دێ تەزویە لێرەوە ئەگەڕێمە کۆکسیال هەر لێرەوە دێ و لێرەوە گەڕێتەوە کۆکسیال کەیبڵە ئەمەیان ڕەدیوسی ئایە ئەمیشان ڕەدیوسی بیە ماگنەتیک فیڵ لێرە ئەکاتە میو 0 ئای دوو پای ئس فای باشە ماگنەتیک فیڵ دەبانی لە بینی ئەم دوودانە سایلەندرا ئێرە و ئێرە وەکاتە ئەمە وازە مۆدە ئس بکەوتە بینی ئەوپ UB ئەکاتە یەک لەسەر دوو میو 0 وایە بی دووجا ئەوە دانێ لێرە ئەکاتە ئەمە ئێستا بزانین the energy in a cylinder shell of length L radius S و thickness ds بەچ شێوازەکەێتەوە ئەمە ئێسەکانی UB من دۆزیوەتەوە بریتە لە ئێنەرجی لە یەکەی قەبارەی حەجمە لە متر سێجایەکە هەیەگەر لە قەبارەیەکی چۆناوە قەبارەکە ماما بێت دیوی ئەکسەر بەمە دوو پای درێژەکەی ینی بڵێ درێژی هینەکەت ئێڵ بێ ئێوە دیویوە کاتە ئەوەی بەرهەڵ بۆ لولەکێک کاتە ئەوە بۆ لولەکە کاتە ئەوە
بلولەکە بە ئەستوری سیکنەسی DS توتاڵە کاتە چەند توتاڵە کاتە ئەمە کەڕەتی ئەمان تیاری دەبگی لەسەروی لەکوێوە بۆ کوێ لە ئێوە بۆ بی هێدانکی ئەنرژی لەم بیناکات چەندێکە ئەنرژی لەم بینە لە بینیم دوودانە سایلندرا بە چەندێکە توانین بیدۆزینەوە بە کاتە ئەمەی کە لێرای بینین ئەکاتە یوبی دیوی کاتە میو ئایدو داینێوانە دانێ هەمووی لە جێ خۆی دانێ و لە کۆتایی ئەنترالی لێ بگرە لە ئێ بۆ بی DS لەسەر S و DS لەگەڵ ئێسێکاڕەوە DS لەسەر S ئەکاتە میو 0 ئایدو جا L 4 پای و LNەکە وانەی کۆنستانتە لە دووەوە ئەمەش UNەکە و میو 0 ئایدو جا L 4 پای LNی بی لەسەر A سەبەراوردی بکە لەگەڵ W کە لەسەرەوە هەماموو کە بریتی بوو لە چ یەک لەسەر 2 L ئایدو جا ئێوە ئایدو جاکەی هەموو ئەوانێت تەلەمێنێتەوە هەمووی ئێڵا ینی میو 0 یا ئەم ئێڵی ینی سەلف ئەندکتاسە دەسەر 2 پای ئەڵێنی بی لەسەر ئێستا ماکسوێل ئەکوێشن پێش ئەوەی کە ماکسوێل بێتە ئاراوە ئێمە 4 ئەکوێشنمان هەبوو 4 ئەکوێشنەکە بریتی بوو لەوە دایڤەرجنسی A یەکسانە بە 1 لەسەر ئێپسیلۆن 0 ڕۆ مە پێڵەن گۆسڵەو دایڤەرجنسی B یەکسانە بە 0 هیچ ناوێکی نییە کێرلی E یەکسانە بە ماینەس ڕۆندی B بە ڕۆندی T ئەمە ناوی فارادیلەوە کێرلی B یەکسانە بە میو 0 G ئەمە ناوی ئەمپێرلەوە باشە بەس ئێسەکانە بین دایڤەرجنسی ئەمە حەسیە بکەین دایڤەرجنسی ئەمە دایڤەرجنسی کێرە بکاتە 0 بەس دایڤەرجنسی کێرلی E کە حەسیە بەکەین ئەکاتە ماینەس ڕۆندی B بە ڕۆندی T ئەمەش کاتە ماینەس ڕۆندی بە ڕۆندی T دایڤەرجی دایڤەرجنسەکە بەرە ژوورەوە جگە ڕۆندەکەدان بێتە دەرەوە کاتە ڕۆند بە ڕۆندی دایڤەرجنسی B دایڤەرجنسی B 0 ئەوێ بکاتە 0 دایڤەرجنسی ئەمە بکاتە 0 باشە دایڤەرجنسی ئەمیتر بۆ 0 شەکە هیچ کەشێتیان نیە دایڤەرجنسی ئەمیتر ئامە دایڤەرجنسی ئەمە کاتە دایڤەرجنسی کێرلی B میو 0 دایڤەرجنسی G دایڤەرجنسی G مەرج نییە 0 بکە مەرج نییە باش 0 شکە بەس بە ئام مەرج نییە 0 بکە ئەیوە چۆن چارەسەرەکەی ماکسوێل دەم شێوازە چارەسەریکردن بەشێوەی تێوەری دایڤەرجنسی J یەکسانە بە ماینەس ڕۆند بە ڕۆندی T ئەمە پێڵێن کۆنتینیوتی ئیکوێشن ماینەس ڕۆند بە ڕۆندی T ئیپسیلۆن 0 دایڤەرجنسی E باشە کەی لە جاتی ڕۆدا بنێ دایڤەرجنسی E لە جاتی ڕۆ دایڤەرجنسی E دابنێ لە شوێنی ئەم ڕۆن بە ڕۆندیتی و یە بگۆ ئەم ژوێنی ئەم دوو ئۆپەراتۆرن ڕۆن بە ڕۆندیتی و دایڤەرجنسی ئەنقطە دایڤەرجنس دوو شوێنەکەم گۆڕی یعنی بڵێ ماینەس دایڤەرجنسی ئیپسیلۆن ڕۆندی E بە ڕۆندی T ئێستا بووەوە ئەمە ئەم تێرۆ بکاتە 0 ئەمە پێ زیاد کە ئەوەی پێ زیاد کە ئەومان پێ زیاد کەن کەەوە بوو ئەمجار کێرلی B ئەکاتە ئەمە ئەوم شێوازە معادلەی ماکسوێلمان تەسیحاتی تەواومان لەسەر کرد ئەم جارە دایڤەرجنسی کێرلی B حتمەن 0ەکە ئەمەیان ڕێک کاتە ناقسە بۆچی بەر زایدی پێمان زیاد کرد چونکە ئەمەیان ناقسەکە بۆ ناقس و زاید بکاتە 0 ئەمە پێڵێن دیسپلیسمنت کارنت تۆزای فیزیایەکەی چییە مەشا کە تۆ لە کاپاسیتەرێکە ئەو تەزانی لێرە تۆ تەزوود نییە وانە تەزوو ینی بڵین وایەرەکە نیە تەزوو بگوازێتەوە بەڵام تەزوو لێرەوە پەڕێتەوە بۆ ئێرە چی پەڕێنێتەوە گۆڕانکاری لە بواری ئەلکتریکی گۆڕانکاری لە بواری ئەلکتریکی لە بینی ئەم کاپاسیتەرە تەزووەکە پەڕێتەوە شێرە بکەن ئەلکتریفیل لێرە چەندێکە سیگما لەسەر ئێپسیلۆن 0 ئەمە یەکسانە بە 1 ئێپسیلۆن 0 کیوش کە هێنە بڵێن ئەمە کیو لەسەر B کیو لەسەر I سەر ڕۆندی E بە ڕۆندی T
بەپێی دایبتەشە کاتی یەک لەسەر ئپسیلۆن 0A دیکیو بە دیتی دیکیو بە دوتیش ئایەکەوە بوو ڕۆندی ئی بە ڕۆندی تی یەکسانە بە دروستبوونی تەزوویەک کە تەزووت هەبوو ینی جێیشت هەیە ینی بەو شێوازی کە لەسەرەوە هەمان بوو لێرامێت تەزویەکی کە زیاد بکرێت ینی بەم شێوازە بوو ئەو کەشفەکە کرا پیشانی ئاینیان کرد فێنێدە کە بڵێ قەرارە ینی گۆڕانکاری لە ئێلکتریفیلدا وەکو دروستبوونی تەزووە گۆڕانکاری لە گۆڕانی ئێلکتریفیل بە پێی وەکو هینوایە وەکو دروستبوونی تەزووە تەبانم گۆڕانی ئێلکتریفیل بە پێی ڕێزە لە کاپاسیتەرە باسمان کرد بەس لە هەموو شوێنەکە لە هەر شوێنەکە تۆ تەزوو تەبێ و گۆڕانت هەبێنی بڵێ تەزوو تەمانەت هەبێ و ئەو شتانە ینی نان ستەیتی کارنتێکە هەبێ ئەمانە حتمما ڕۆیە چونکە هەموو شتێ بەهەڵ کاپاسیتیەکی خۆی هەیە کەم یا زۆر بەڵامی ترەوە شێوازە ئایدیال و فۆرمەکەی ئەوەیەکە بێ مەرحەڵە و تێرمە بریتی بوو لە ئێسەکانی تر چوار مەعادلەکەمان تەواو دروست بوو بە تەواوەتی هاوتا یەک نێکی ئەم مەعادلە ماڵەتەوە دەتوانین بە شێوەی ئەنتیرال فۆرمش بنووسین کە بەم شێوەسێ کە هەم ئەو تەزووە زەقەی کە ئەبیندی ئەوەی تێدایە و تێرمەی ئەو تێرمێشی گۆڕانکاری لە ئێلکتریک فیلدی تێدایە گۆڕانکاری تریفۆ تێدایە دیساتە ئەمە مەعادلەیەک ئەنیە بێ بەم تێرمەی سەرەوە کە لێرا باسمان کرد بەمە یەک تێرمی تری پێ زیادکەین یەک تێرمی تری پێ زیادکەین بە بەم شێوازە شتەکە چارەسەر بێت ینی سیمیتری تەواو لە بینی ئێلکتریک فیلد و مەگنەتیک فیلدە دروستە بێت لانی کەم لە کام مەعادلە لەم مەعادلە لەم مەعادلە لەم مەعادلە و لەم مەعادلە هەردوو مەعادلە بەش تێرمێکی ماوە بەڵام ئەوە ئەگەڕێتەوە بۆ مۆزوعی مۆنۆپۆل کە مۆزوعی ئێمەیە جار بێت